جەنگ دەست پێدەکاتەوە دانووسانەکانی ئەمریکا و ئێران و دۆخی ئابووری ناوچەکە. دوجار و لەژێر گومانێکی گەورەدا هەریەکە لە ئەمریکا و ئێران بە نێوەندگیری و پاکستان گەیشتنە ئاستی قبولکردنی ڕەشنووسێکی ڕێکەوتنی ئاگربەستێکی کاتی. گرێبەستێک کە هەردوو لا بە تەواوی لێی لە گومانن. ئەمریکا لەم قۆناغەدا ئامانجی ڕازیکردنی ڕای ناوخۆییە بۆ پێی بەهۆی جەنگەکەوە بەشێک لە ئەمریکیەکان تووڕە و نیگەران بوون و ترسیان هەبوو لێکەوتەکانی جەنگەکە کاریگەریش بخاتە سەر ئەوان. هەرچی ئێرانە لە هەر بارودۆخێکدا بە هەر پێشنیارێک ڕازیە و تەنها ئامانجی گەیشتنە بە ڕێککەوتنێک کە ڕژێم و دەسەڵات و سیستەمەکەی بپارێزێت و دووری بخاتەوە لە ڕووخان و کۆتایی پێهێنان. ئابووری جیهان و ناوچەکە لە ژێر سێبەری ئەو دانووسانانەدا هەڵکشان و داکشانی گەورە بەخۆوە دەبینێت بە جۆرێک هەر لەگەڵ ڕاگەیاندنی دەنگۆی دانووسان و دەستپێکردنەوەی جەنگ دەست بەجێ نرخێنەوت و زێڕ و خۆراک و کانزاکان بە تەواوی گۆڕانکاریان بەسەرداهات. بۆرسەی ئاسیا گۆڕانکاری گەورەی بەسەرداهات نەوت دابەزی و ئاڵتونوزی و بەرزبوونەوە و بۆ یەکەمین جار دوای 3 مانگ ئابووری چین بەرەو هێڵکاری سەوز هەنگاوی نایەوە. ئاگەرەکانی کردنەوەی گەروی هورموز و ئازادبوونی بازرگانی جیهانی کاریگەری گەورەیان لە ئابووری ئەوروپاش کردووە بە جۆرێک کە دوای ماوەیەکی زۆر دوجار نرخی سوتەمەنی و خواردن لە ئەوروپاش گۆڕانکاری بەرچاوی بەخۆوە بینی. بابەتی جەنگی ئەمریکا و ئێران بابەتێکی تەواو جیهانیە. لێکەوتەکانی جەنگەکە بە شێوەی 100% کاریگەری لەسەر بازار و ئابووری ئەوروپا و ئاسیا و ئەمریکا هەیە. زیانمەندی یەکەمی جەنگەکە چین بوو. چین ئابوووریەکەی لە سەرەتای ئەم ساڵەوە بەردەوام داکشان و دابەزینی بەخۆ بینی. ئەوە بۆ یەکەمین جارە دوای 12 ساڵ کە ئابووری چین گەشەکەی دەگاتە 1.2% ساڵانە لە کاتێکدا ساڵانی ڕابردوو گەشەی ئابوووریەکەی 11.2 بوو. ڕووسەکانیش لەم باس و بابەتەدا بێدەنگ نین و ئەوانیش کاریگەریان هەیە بە جەنگەکە بەڵام بە پێچەوانەی تەواوی لێکدانەوە و پێشبینیەکان بە تەنها ڕووسەکان سوودمەندی یەکەمی جەنگەکە بوون. بۆ پێی بە درێژایی جەنگ نەوت و غازەکان خواستێکی زۆری لەسەر بووە و بۆ ڕازیکردنیشیان ئەمریکا سزای لەسەر فرۆشی سوتەمەنیان هەڵگرتبوو. ئەگەر دانووسانەکان تەڵەیەکی تاکتیکی نەبن و سەربگرن و کۆتایی بە ئاگەرەکانی جەنگ بێت ئەوە ئابووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەو ئاڵنگاریا ڕزگاریان دەبێت کە دەیبرد بەرەو داڕمان و داڕوخان. هەر بۆیە وڵاتانی کەندا و بەتوندی لەگەڵ دانووساندان و لە سەرەتای مانگی شوباتەوە هەموو شتێکی ئەوان بە تەواوی وەستا و زیانمەندی یەکەمی جەنگەکان. لە ناوخۆی ئەمریکادا بابەتی ڕاگررتنی جەنگ لای هەندێک پەسەند و لای هەندێکی تر ناپەسەندە و پێیان وایە دەبوو ئەمریکا کۆتایی با مەترسی ئێران و سیستەمە تیرۆریستیەکەی پێنایە و ئەمریکا جارێکی تر بیسەلماندایە کە سەرداری جەنگیە لەسەر ئاستی جیهان. ڕۆژانی داهاتوو وەڵامی هەموو ئەو پرسیارانەمان دەست دەکەوێت کە ئاخۆ جەنگەکە بە تەواوی دەوەستێت و ئیدی جارێکی تر ئاشتی ڕوودەکاتەوە ناوچەکە یا خود ئەوەی گوتراوە تەنها فێڵ و تاکتیکێکی تری جەنگی سارد و دەرونیە دژ بە ئێران و هاوپەیمانە داڕوخاوەکانی.